ئاماژەم بەوە کرد کە هۆی هاتنە خوارەوەی ئاەتەکانی پێنجەم و شەشەم ئەمەی ئێستا کە باسییانەکەین هۆکارێکی ترن هەرچەندە هەر لەسەر هەمان سەرۆکی دووڕوەکانی مەدینەیە کە عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلولە بۆیە وتم هەندێک لە مفەسسیرین وا تێگەیشتون کە هەردوو لای هەمووی هەر یەک ڕووداوە بێ بەڵام دوو ڕووداوە و لەسەر یەک کەسە ئیمام ابن کەثیر لە تەفسیرەکەی خۆیان ڕیوایەتی جیاوازە هێنێتەوە کە هۆی هاتنە خوارەوەی ئەم دوو ئاەتە بن لە ئەنجامی بەدواداچوونی ئەفەرمێ زۆرێک لە زانایانی سەلەف فەرموویانە کە هۆی هاتنە خوارەوەی ئەم دوو ئاەتە ئەوە بوو کە ڕۆژێک عەبدوڵای کوڕی ئوبەی کە سەرۆکی دووڕۆکانی مەدینە بوو هەروەکو عادەتی خۆی لە هەموو کۆڕێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خۆنواندن و دەربڕینی دڵسۆزی درۆزنانە خۆی هەڵەستا و مەدحی پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وسەلام ڕۆڕووی خەڵکردکای وت خەڵچینە ئەوە محەممەدە ئەوە مێرداوی خوایە و هاتۆتە شارەکەی ئێوە باوەڕی پێ بهێنن ڕێزی لێ بگرن شوێنی کەون جارێک دوای شەڕی بەنی المستەلیق کە نامعقوڵی بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کردبوو وتبووی ئێمە پیاو ماقوڵین ئەو زەلیلە بۆیە ئەبێ لە مەدینە بکرێتە دەرەوە لە نوێژی هەینیا بوو دیسان هەستا ئەسەر پێ و بانگی لە خەڵکەکە کردەوە هەروەکو عادەتەکەی خۆی کە باوەڕ بە محەممەد بێنن عەلەیهی سەڵات وسەلام و پێغەمبەری خوایە و ڕێزی بگرن مسلمانێکی نزیک خۆی عەباکەی ڕاکێشایەوە و پێیوت دانیشە ئەی دوژمنی خوا ئێمە چاکە زانین پێغەمبەر صلی الله عليه وسلم کێیە و تۆش چیت و چی ئیتر ڕقی هەستا و بە تووڕەیەوە لە مزگەوت چووە دەرەوە لە دەرە مسلمانێک بینی و لێی پرسی بۆچی لە دەرەوەی وتی لە مزگەوت هەستاوم تا خەڵکەکە هاندەم بۆ پشتگیری محەممەد صلی الله عليه وسلم کەچی یاوەرەکانی قسەیان پێوت و مسوکایەتیان پێ کردو هەرڵی خراپەیەکم بەرامبەر کردو مسلمانەکەش پێوتی بگەڕێرەوە مزگەوت تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای لێبوردن لە خوای گەورە بۆ بکە وتی شەر بێ نەگەڕێمەوە بۆچی چییە وتان باوەڕی پێ بهێنە باوەڕم پێهێنا وتان زەکات بدە دام هەرەوە ماوە بچم سوجدەشی بۆ بم هەرەوە ماوە بچم سوجدەشی بۆ بڵم نامەوێت لێبوردنی ئەوم ناوێت ئیتر ئەم دوو ئاەتە لەسەر ئەم هەڵوێستەیەتی لەسەر ئەم شەخصەی عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول هاتۆتە خوارێ ئەمە ئیمامی ابن کەثیر ڕەحمەتی خوای لەبێ واسەر پێچێ هۆی هاتنە خوارەوەی ئەم دوو ئاەتە کە ئاوا جیاوازە لەگەڵ هۆی هاتنە خوارەوەی ئاەتی دواتر و لەگەڵ سەرەتای سوورەتەکە بەڵام لەبەرەوەی هەموویان هەر لەسەر ئەو هەڵوێستە دووڕویانەی دووڕوەکانن بەگشتی وە لەسەر عەبدوڵای کوڕی ئوبەی هاتوونەتە خوارەوە بە شێوەیەکی تایبەتی زۆر لە مێژوو نووسان و لێک دەرەوەکانی قورئان لەلایەن تێکەڵ بوو بە هەر حاڵ هەر کام لە توێژینەکان ڕاستتر بێ هەر لەو تەورە باسە دەرناچن کە پەیوەندی بە سەرۆکی دووڕوەکانەوە هەیە وەلەویشا سەرۆکی بە هەڵوێستە گۆڕانکاریەکانیەوە هەیەی کە هەردەمەی لەسەر بەزمێک بوو و دووڕووی نیشانەدا هەڵوێستەکانیش ڕفتاری ڕۆژانەیان بووە دووبارە بۆتەوە یان هاوشێوەی یەک بوون بۆیە ئەو هەڵوێستانە وا پێ ئەچێ چەندین جار تکرار بوونەتەوە یان لێک چوون